و توشبوویەکی نەخۆشی تالاسیمیا گیانی لەدەستدا. ئەمڕۆ لە شاری هەولێر توشبوویەکی دیکەی نەخۆشی تالاسیمیا بە ناوی ئاسیا محەممەد گیانی لەدەستدا. توشبووەکەی تالاسیمیا کە ناوی ئاسیا محەممەد بووە تەمەنی 17 ساڵان بووە و بەهۆی نەمانی دەرمانەوە گیانی لەدەستداوە. دایک و باوکی ئاسیا دەڵێن بەهۆی نەمانی دەرمانەوە ئاسن لە لاشەی کچەکەیاندا زیادی کردووە و حکوومەتیش هیچ هاوکارێکی نەکردوون. دەشڵێن پێشتر ئاسیا ناوی دەرچووە تا لە دەرەوەی وڵات چارەسەری بۆ ئەنجام بدرێت، بەڵام لە جێگەی ئاسیا کەسێکی دیکەیان ڕەوانەی دەرەوە کردووە. احتیاجێکە مزبوط خەسخانە ڕزگاری سێ دەرزیان دامێ گوتیان ئەو دوێ سەری دەنەگە بتڵاوە دەرزەکەت کەش 10 دقە پاش 10 دقەی دەرزیانێدا کوڕەکەشم لەگەرم بوو کچەکەم دڵی ڕاوەستا. دکتۆرەکان زۆر هەولیان لەگەدا کارە باشانێدا دری نەهاتەوە. دوای دکتۆر عومەر هەیە لەوێن دەرێکە مقیمەویش هات خۆی بەسەردادا ئەو ئۆکسیجنی کردە سەری کچەکەم دڵی هاتەوە. لە پاژەوە دەرهاتنەوەی ئەو منداڵە هەر هاوسا ئەستور بوو، هەر ئەزژی پڕئاو بوو، دلی پڕئاو بوو. بەهۆی باوەڕ ناکەم دکتۆری باش لە کوردستان هەبی، چونکو ئەو دەرزیان لە کچی مندا لە خەسخانەی ڕزگاری ئەو کسێ منەوهاریا کچم هیچ عیبنێ بە ڕۆژێک کیلۆمەتر دەڕۆی دەچۆ مەکتەبێ دەچۆ دوکانێ دەچۆ بە حەرکەی دەچۆ هەولێرێ 6 مانگە حەبی ئەو عیلاجی استفراریان مادە ئاسنیژی زۆر بوو ئیدی لە دڵیدا. چەکەمە 2 مانگە نەخۆشە لە خەستخانەی یعنی چەند داخلی دەکەین خصوصی ئەو هەموو پارەمەند لێدا هیچ نەتیجەی نەبووە، هیچ دکتۆرێک پێچان نەبووە. دوای خەستخانەی تەلەسیمەی هیچ شتەچان نییە، هەر یەکەشی کراسە سپی لەوە کردێ دەرێ مستەرم لە کالولەکی دەزانندانێن لە دەستینە هیچ. لە ساڵی 2007ش ئەو مندارە ناوی دەرچوو لە ئیتالیا هەو بوو پاپای عنان وەسەتی کرد لە ئیتالیا گوتی ئەو مندارای لە کوردستان بی لەسە وەسەتی من پاپای عنان مرد لەسە وەسەتی پارەکی زۆری لێ بەجیمە لە پاش حەڵەساز ئەو مندارانە ناویان دەرچوو لە ئیتالیای ناوی ئەو مندارای منیان فرۆشتەوە وەزارەتی تەندروستی هەولێری فرۆشتی و نەفەرشکیان لە جیاتی ڕامان کردبوو هەتا نەفەرەکە خەرچ کەرەچێ بوو لەوێ مرد بە ناوی کچی من هاتەوە ئاسیا محەممەد جەعفەر. سەرۆک وەزیران